زۆر باشە بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە کۆبوونەوەی سبەینی پەرلەمانی عێراق سەبارەت بە دەنگدان دەربارەی پرۆژە یاسای بودجەی فێدراڵی عێراق لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر وە پرسی زیاتریش دەکەین داخۆ گەیشتونەتە چ ڕێکەوتنێک و بەیانی بە چ شێوازێک دەنگ لەسەر پرۆژە یاساکە دەدرێ میوانەکەمان زۆر بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لێژنە یاسایی پەرلەمانی عێراق ڕاستە و خۆل لە شاری بەغداوە لەگەڵماندایە کاک ڕێبوار شەوتان باش گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 کۆبوونەوەکەی ئیدارەی دەوڵەت کۆتایی هات من دەمەوێ ئەگەر زانیاریتان هەبێەوە دڵنیام کە زانیاریشتان هەیە وردەکاری ناو ڕێکەوتنەکە چۆنە بە دیاریکراویش دەربارەی مادەی 14 چونکە ئەگەر ڕێکەوتنی لەسەر نەکرابێ ئەوە بە ئاشکرا حەبلێکە و لە گەردنی هەرێمی کوردستان تونگ دەکرێت. بەڵێ دیارە دانیشتنەکان لەگەر لایەنەکانی سیاسەکانی دیکەی عراقی بەردەوامە و ئیتلافی ئیدارەی دەوڵەت کۆبوونەوەی خۆی هەبوو ئەوڕۆ و لیگ نزیک بوونەوەیش هەیە لە نێوان لایەنەکان و چاوەڕێ ئەوەش دەکرێت بەیانی هەم لە لێژنەی بابڵێن دارایی و هەم لە نێو پەرلەمانی عراقیش ئەنجومەنی نوێنەران دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدرێت و دانیشتنەکان بەردەوام و لیگ نزیک بوونەوەی باشیش هەیە لەسەر ئەو بابەتە. زۆر باشە کاک ڕێبوار سبەی وا بڕیارە دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدرێ ئەگەر ڕێکەوتن نەکراو بە زۆرینە ویستیان تێیپەڕێنن کاردانەوەکان چی دەبێت بە دیاریکراویش ناڵێم لەلایەن هەموو کوردەوە چونکە نامەخوا کورد زۆر پەرتەوازن لە بەغداد بە دیاریکراوی لەلایەن پارتیەوە. بەڵێ دیارە کە باس لەوەی دەکەن بەیانی کە دەپەڕێەوە لە کاتیەوەی کە هەموو لایەنەکان ڕێک دەکەون لەسەر پرۆژە یاسای بودجە لە کاتی ڕێککەوتن ئەوە بەیانی یاساکە تێدەپەردێنێ بەڵام ئەگەر هاتوو ئەوەی کە باسی لەوە دەکەی جەنابەت ئەگەر بەیانی ئەو ڕێککەوتنە نەکرا بدڵنی ئەوە بیاساکە بەو شێوەی کە ئێستا هەیە ئەوەی کە خلافی لەسرە تێ ناپەڕێنرێ وکە هەمووان دەزانین حکوومەتی ئێستا دروست بووە بە ئیتلافی ئیدارەی دەوڵەت ئەو لایەنانەی کاوە تێدا بەشدارن بە کورد و بە لایەنی شیعە و لایەنی سوننە هەمویان لەو ئیتلافە بەشدارن و هەموو ئەو پرسانەی کە پێشترش لە ماوەی ئەو ساڵێک کە ڕۆیش لە تەمەنی ئەو ماوەی کە ڕۆیش لە تەمەنی حکوومەت وە لە پەرلەمانیش هەموو پرسەکان بە ڕێککەوتن تێپەڕێنراوە و چاوەڕێژ دەکرد ئەو یاسایە شۆکو هەموو بابەتەکانی دیکە ڕێککەوتنی کۆتایی لەسەر بکرێتنەوە کاتە بێتە پەرلەمان و لە پەرلەمان کاتێک با بڵێن دەنگدان لەسەری دەست پێ بکاتن کە ڕێککەوتنی لەسەر ئەنجام درابێت. باش کاک ڕێبوار ئێوە دەڵێن ئەگەر هات و ڕێککەوتنی لەسەر نەکرابێ ئەوە بودجە تێ ناپەڕێ بەڵام ئێمە بینیومانە ڕێککەوتنی سیاسی ئەنجامدرا بەڵام چەند پەرلەمانتارێک هاتن شتیان تیا دروست کرد و گۆڵمەزیان تێدا نایە و نیانێژ وەکو خۆی تێپەڕێ گەرنتی چییە سبەینێ ئەگەر ڕێککەوتنیش کرا لە پەرلەمان جارێکی کە بە ئاشکرا بەڕوونتر بیڵێم کڵاو ناچێتە سەر کورد و بە زۆری نەتێی ناپەڕێنن. ئەو بابەتەی بەڕێزت باسی دەکەی ئەوە لە نێو لێژنەی دارایی کە هەندێک لە ئەندامانی لێژنەی یاسایی ئەو پێشنیازیان پێشکەش بە لێژنەکە کردبوو دەنجی لەسەردا بەڵام ئەوە لە نێو لێژنە بوو نهاتە نێو پەرلەمان ئەوش بەدەلیلی ئەوەش کە لایەنە سیاسەکان پێڕاستین هێتا ئێستا کە دانیشتنەکان بەردەوام و کۆبوونەوەی ئەوڕۆ لەسەر ئەو بابەتە باسی لێوە کرایەوە ئەگەر هاتوو ئەو پێشنیازەی کە ئەو چەند ئەندام پەرلەمانە پێشکەشیان کردی و لایەنە سیاسەکانی پێکەنەری حکوومەتی ئێستا پێڕازی بوونە ئەو دانیشتانە تاکو ئێستا بەردەوام نەدەبوون لۆیە من پێم وانێ ئەو یاسایە بەو شێوەی کە باسی دەکرێتن هەندێک لایەن بتوان بەکەیفی خۆیان پێشنیار پێشکەش بکەن و تێپەڕێندرێت من پێم وایە ئەو پرۆژە یاسایە ڕێککەوتنی لەسەر دەکرێت ئینجا دێتە ناو پەرلەمان و لە بۆ دەنگدان لەسەری ینی کەواتە ڕێککەوتن لەسەر دەقی پرۆژە یاساکە ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە لەسەر ئەوە ڕێدەکەن و بەیانی لەسەرەوە دەنگ دەدەن ئەوەی کە لە حکوومەتەوە هاتووە لە لێژنەی دارایی ئێستا ئەو پێشنیازانی کە پێشتریش تەقدیم کرانەوە کۆبوونەوەکانیش بەردەوام لەسەر ئەو بابەتە گفتوگۆی لەسەر دەکرێتەوە لێک نزیک بوونەوەشەیە لەسەر ئەو بابەتە بەڵێ باش کاک ڕێبوار بێمە سەر مادەیەکی دەستوری بۆ خۆ جەنابەت سەرۆکی لێژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق بە دیاریکراوی مادەی 62 دەستور زۆر بەڕاشکاوە نەدەڵێ پرۆژە یاسا کە لە حکوومەتەوە پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمان بۆی نییە دەستکاری بکات تەنها دەتوانێت مناقەلە بکە یاخود بودجەکە کەم کاتەوە یا زیادی بکە ئەمەی کراوە لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق پێدوانێ ئەمە پێشێلی دەستورە
بەس بۆ زانیاری بەڕێزت مادەی 62 باس لەوەی دەکات دەتوانانی مناقلە بکە و کەمی بکاتەوە بەڵام ناتوانێت زیادی بکە زیادکردن لە سەلاحیەتی پەرلەمان نییە و هەر دەستکاریکردنێکیش پێویستە ڕێی حکوومەتی جارێکی دیکە پێ وەربگیرێتەوە ئەو پێشنیازانەی کە ئەو ئەندامانەی لێژنەی دارایی کە زیادیان کرد ڕێی حکوومەتیان پێ وەرنەگرتیە لۆی ئەوەی ئەو مادەی کە بەڕێزت ئیشارەت لەوەیدا ڕێک وایە ئەوە دەبێتم مخالف لە بۆ مادەی 62 دەستور هەر گۆڕانکاریەک لە پرۆژه یاسای بودجە بکرێت پێویستە جارێکی دیکە ڕێی حکوومەت وەربگیرێت ڕێی حکوومەتیش پێویستە ڕێی ئەنجومەنی وەزیرانە سەر ئەو بابەتە وەربگیرێتن لۆی ئەگەر گۆڕانکاریەکیش بکرێتن پێم وایە گۆڕانکاریەکە دەستوری نابێت زۆر باشە کاگرێ باربا بینە سەر بابەتی نەوت ئەوەی کە ئێستا باسێکن کە دەبڵێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت ڕەوانە بکات باشە ئەم 400,000 بەرمیلە کە سۆمۆ ئەبێ یاخود بە نرخی سۆمۆ بفرۆشترێ داهاتەکەی دەچێتەوە چۆ دەچێتەوە خەزێنەی عێراق چێ لەی بەرپرسیارە بەڵێ ئەو بابەتەی کە جەنابەت باسی دەکەیت تەمان ئەو ڕێکەوتنی کە ئێستا دەکرێت لە ناو پرۆژه یاسای موازنە و کە دەبێتە یاسای موازنە و پێویستە لە یاسای نەفت و غاز بەجێرەی مادەی 112 دەستور یاساکە دەربچێتن ئەو ڕێکەوتنەی کە ئێستا باسی لەوە دەکرێت پێویستە لە ناو یاسای موازنە بە هیچ شێوەیەک جێگا ئەو شوێنە نیە بەڕاستی بەڵام لەبەر ئەوەی کە یاسای نەفت و غاز لە عێراق ماوەی چەند ساڵە و یاسایە دەرنەچووە و تفسیری مادەی 112 هەر لایەنێ و بە شێوەیەک تفسیر لە بۆ ئەو مادەیە دەکاتن ئێسامە کە تووشی ئەو بابەتە دەبین ئایا بە شێوازێک دەفرۆشی و شێوازی فرۆشتنەکە حکوومەتی هەرێمیان حکوومەتی با بڵێن هەرێمەکانیان حکوومەتی اتحادی هەتا چەند دەسەڵاتی لەسەر ئەو بابەتە دەبی ئەوە کێشەیە کە بەڕاستی پێویست بوو چەند ساڵ لەوە پێش لە یاسای نەفت و غاز چارەسەری لەو کرابووە و بەجێرەی مادەی 112 بە واضحی هاتووە بەڵام ئێستا ئەو یاسایی کە دەردەکرێت یاسای بودجێ هەمومان دەزانین یاسای بودجە لە کاتیە لە بۆ ئەو ساڵی کە دەردەچی یاسای بودجێ ئەو ساڵش لە بۆ 3 ساڵ دەبێتن لەوێ پێویستە پەرلەمانی عێراق بەڕاستی بیر لەوە بکاتەوە با بڵێن لە ئەنجومەنی نوێنەران بیر لەوە بکرێتەوە کە بە زووترین کات یاسای نەوت و غاز دەربکرێ و هەمووشمان دەزانین لە منهاجی حکوومەت کە سەرۆکی حکوومەتی ئێستا پێشکەشی بە ئەنجومەنی نوێنەران کرد ئەو بابەتە لەوێش باسی لێو کراوە کەوا پێویستە یاسای نەوت و غاز دەربکرێت و لە ڕێکەوتنی سیاسی پێکێنانی حکوومەتیش ئەو بابەتەیەک لەو بابەتە هەر گرنگانە بووکە پێشتر باسی لێوە کرابوو دەبواە ئەو یاسایە لەو ماوەی ئێستادا تێپەڕێتن لە کاتی تێپەڕاندنی یا لە کاتی تەشریعکردنی یاسای نەوت و غازەوە ئەو کێشانەی کە هەیە ساڵانە ڕوبەڕووی ئەنجومەنی نوێنەران دەبێتەوە ساڵانە هەرێمی کوردستان تووشی ئەو گرفتانە دەبێتن لە یاسای بودجە ئەگەر هاتو ئەو یاسایە بەو شێوازەی کە لە دەستوردا باسی لێوە کراوە تەشریعکرا لە پەرلەمانی عێراق ساڵانە ئێمە تووشی ئەو کێشەیە نابین لە کاتی دیاریکردنی یاسای بودجە چونکە یاسای بودجە بەڕاستی شوێنی ئەوە نییە ئەوەی لێوە باز بکرێت ئایا بە شێوەیەک نەوت دەفرۆشێت لە عێراقدا زۆر باشە زۆر بەڕێز ڕێبوارهادی سەرۆکی لێژنەی یاسایی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان شەوتان باش